سەیرانگای گۆڵەیەکی کە لە ناوچە دڵگیر و جوان و گەشتارەکانی کوردستان و دەکەوێتە سنووری ناحی گەرمکی قەزایی پێنجوێنەوە خاوەنی قەیتەرانێکی جوانی دڵگیر و دڵڕفێن و لە ئێستا کەشدا کە پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوون دەکەن ڕۆژانە ژمارەیەکی زۆری گەشتیار لە ناوچە جیاوازەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە سەردانی سەیرانگای گۆڵێ دەکەن. ئێمە گۆڵێمان بە شوێنێکی خۆرزانی بۆیە حەزمان کردم شوێنە خۆشحاڵ بژێرین جیاواز لە شوێنەکانی کە دیارە شوێنی کەشەیە لە کوردستانە شوێنی گەشتیاریمان زۆر زۆرە لە کوردستانەکەم شوێنانە ئەگەر گرنگیش پێ بدرێ بێگومان خۆشتر و جیاوازتری ژەوێ بەڵام ئێمە گۆڵێمان هەڵبژار بە شوێنێکی جیاوازتر و جوانترم دیمەنە سەرنجڕاکێشانە کە دەبینی وامان لێ دەکا کە زیاتر بمێنەوە لەم شوێنە. ئەو گەشتیارانی کە ڕوو لە سەیرانگاکە دەکەن سەرڕایەوەی بە جێگەیەکی سەرنجڕاکێش و ناوازەی وەسفی دەکەن بەڵام لە کەمی خزمە گوزاریەکان و گرنگی پێنەدان لەلایەن حکوومەت و بربرسانی کارگەری ناوچەکە بۆ زیاتر سەرنجڕاکێشانی گەشتیاران نیگەران و داوا دەکەن بایەخی زیاتر بەم سەیرانگای گۆڵێ و سەرجەم سەیرانگا و شوێنە گەشتیارەکانی کوردستان بکرێت تا ژمارەیەکی زیاتر لە گەشتیار سەردانیان بکەن. دەڕێ ڕێگەڵبانیشەوە پێویستە ئاوڕێکی باشی لێ بدرێتەوە لەبەرەوەی زۆر وەکو پێویست نییە خەڵکێکی زۆر شتێ بۆ ئێرە چونکە شوێنێکی فێنک و خۆشە سەیرانگایەکی خۆشە تا بڵێ یعنی فێنکە ئەو هەوایەکی خۆشی هەیە بەڵام کەپرەکانی یعنی وەکو پێویست نییە شوێنێکی سێبەری کەمی لێیە اینجا ئەوەنەش کە کەپرەکان هەیە زۆر بەرزایەکی وەکو منەی بینم بەرزایەکان پێویستم حاجارێ شتێکیان بۆ بکرێبەوەی ئەو هاوڵاتیانی کە دێنە ئێرە مناڵەکان لەوانەیە بکەوێتە خوارەوەیان تووشی شتێک ببێ. حکوومەتی هەرێمی کوردستان هیچ شتێکی بۆ نەکردو ئەم سەیرانگایە کەم تەرخەم و پشتگوێ خراوە ئێمەش داواکارین لەو لایەنە پەیوەندیدارانە کە ئاوڕێک لەم سەیرانگا بدەنەوە بۆی گەشتیاری زیاتر ڕووی تێ بکات و بمێننەوە. لای خۆشیەوە قایمقامی قەزای پێنجوێن دان بەوە دادەنێت کە وەک پێویست خزمەت بە ناوچەکە نەکراوە و بەڵام قەیرانی دارایی بە بیانوو دێنێتەوە و باس لەهۆش دەکات کە لە داهاتوودا هەوڵ دەدەن خزمەتی زیاتر بە ناوچە گەشتیارەکان بکەن. ئێمە خەتێکمان هەیە هۆمەرەسێنان وریاوە هەتا گاتەوە سنووری گۆڵێ پرۆژەیە ئەم پرۆژە بەداخەوە لە ساڵ 60 تاوا بووە بەڵام بەهۆی قەیرانی داراییەوە ئێمە زۆربەی پرۆژەکانی سنووری پێنجوێن کە بەشی زۆریان لەسەر بودجەی پترۆ دۆلارە ڕاگیرا و ئومێد دەکەین لە حکوومەتی تازەی هەرێما ئەو پرۆژانە دەست پێ بکاتەوە. سەیرانگای گۆڵێ دەکەوێتە گوندی گۆڵەی ناحی گەرمک و بە دووری 25 کیلۆمەتر لە پێنجوێنەوە و 96 کیلۆمەتر لە شاری سلێمانیەوە دوورە. ئەم سەیرانگایە تا ئێستا سروشتی خۆی پاراسوە و بەو سروشتە جوانە و دیمەنی چیا و درەخت و ئاوەکەیەوە سەرنجی گەشتیارانی بەلای خۆیدا ڕاکێشا و ناوبانکێکی باشی بە قەزای پێنجوێن داوە بە جۆرێک هەرکە ناوی پێنجوێن دەهێنرێت هاوڵاتیان بیر لە ناوچە گەشتیار و سەرنجڕاکێش و ناوازەکەی ئەو ناوچەیە دەکەنەوە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام گوندی گۆڵێ لە قەزای پێنجوێن.